بناوی خوای بەخشندەی مهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بەپایان بەخوای پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. خۆشەویستەکانم برا عەزیزەکان، ئەم ئاەتەی کە ئەمڕۆ دەستی پێکەین ئاەتی 282 سوورەتی البەقەرە درێژترین ئاەتەکانی قورئانە، یعنی سوورەتی البەقەرە درێژترین سوورەتەکانی قورئانە و ئەم ئاەتەش درێژترین ئاەتەکانی قورئانە و عەجایب و غەریب ئەوەیە کە درێژترین سوورەتەکانی قورئان و درێژترین ئاەتەکانی قورئان هەمووی باسی ئەحکام و معاملات و ژیانەکە، باسی ژیانەکە، یعنی کەمترین ئاەت لەم سوورەتە باسی عیبادەت و جۆرەکانی عیبادەتەکە. حتا لەو شوێنانەشی کە باسی عیبادەتەکە ئەحکامەکانی عیبادەتەکان باسەکە، یعنی لایەنی ئەحکامەکانی، نەک لایەنی ڕوحیەتەکەی. ئیتر لێرە قسەی ئەو کەسانە ئەبڕێ، قسەی ئەو کەسانە پوچەڵە بێتەوە کاڵێن ئیسلام دینی تەنها دینی نوێژ و ڕۆژووە و ئەوە لە ماڵەوە خەریکی نوێژ و ڕۆژوو بێوانە. قورئان وان ناڵێ. درێژترین ئاەتەکانی قورئانیش کە بریتیە لەم ئاەتە ئێستا تەفسیرەکەن، باسی قەرزە، باسی شایەتیە، باسی معاملەیە، باسی هەڵسوکەوتی بازاڕە. درێژترین ئاەتەکانی قورئان، یعنی درێژترین ئاەتەکانی قورئان باسی نوێژ نییە، باسی لە ماڵەوە بوون نییە، دیندارێتی بەس دەبن ماڵەوە و تەواو. دینی ناو بازاڕە. دینی ئیسلام دینی حکم و دەسڵات و مەحکەمە و سیاسەت و هەموو ئەمانەیە. ئەو کەسەی کە ئەو بۆچوونانە هەیە خۆی خەڵەتێنێ، ئەوێ ڕاکە لە ئەحکامەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لە ئەحکامەکانی شریعەتی ئیسلام. خوای تعالی فەرمێ: یا ئەیها الذین آمنوا إذا تداينتم بدين. آياتي 282 سورة البقرة. خوای پەروەردگارە فەرمێ: ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە، ئەگەر قەرزێکتان کرد، إذا تداينتم بدين، یان ئەگەر قەرزێکتان دا، ئەگەر قەرزێکتان کرد یان ئەگەر قەرزێکتان دا، ئەفەرمێ بۆ ماوەیەکی دیاری کراو، طبعا قەرزێک بۆ ماوەیەکی دیاری کراو ئەبێ وابێ، قەرزە بێ کاتی دیاری کراوی ببێ، ئەسڵ وایە. ئەفەرمێ فەکتوبوه، بینووسنەوە، بینووسنەوە. ئەسڵ وایە قەرز بنووسرێتەوە، ئەسڵ وایە قەرز بنووسرێتەوە. وا باشە، وا چاکە، وا پوختە، وا ئەبێتە مایی تەبایی، نابێتە مایی کێشە و دووبەرەکی لە داهاتووە. شریعەتی ئیسلام هەموو دەرگاکانی کێشە داخا. ئەو کەسانی پابەندی شریعەتی ئیسلام بن کەمترین کێشەیان تووشە بێ. هەر دەوڵەتێک و هەر مەحکەمەیەک و هەر یاسایەک پابەندی شریعەتی پیرۆزی ئیسلام بێ کەمترین کێشەی تووشە بێ. ئەمجا فەرمێ: وەلیەکتب بەینەکم کاتب بالعدل. با لەبەینی هەردێکتانە کاتبێک، نووسەرێک هەڵسێ بینووسێتەوە. طبعا ئێستا لە مەحکەمە نووسینەوە کاکرێ. سبحان الله، حتى يعني ئەو کەسێک کە ئەم ئیشانە ئەکات لە مەحکەمە ناوی کاتب عەدلە. ئەستەکەن وەلیەکتب بەینەکم کاتب بالعدل، يعني ئەو کەسێک کە ئەم ئیشە ئەکات پێوترێ کاتب عەدل. ئەسڵ وایە ئەمە لە مەحکەمە و لای کاتب عەدل بکرێ. ئەگەر خۆتان حەستان کرد سقەیەک هەبوو، ئەتوانن لای کاتب عەدل نەیکەن، هە لە بینی هەردووکتانە نووسراوێک بکرێ، کۆپی بکرێ، هەمان تەوقیعی هەردووکتانی بەسەرەوە بێ، دوو شایەتیشە بێ لە بینی هەردوو لایە، ئەتوانن. ئەگەر سقەتان هەبێ کە پارەکە ناخورێ،
وسبەی ناکەونە محکەمە بەڵام کێشەکە ئەوەیە لەبیر ئەچێ بۆیە ئەتوانن بینوسنەوە هەرێکیان نوسخەیەکی لابێ و دوو شایەت هەبێ لەبینە ئیترەوە ئەو کێشەیەش نامێنێ ولا يأبى كاتب أن يكتب كما علمه الله يعني ناکرێتەوە دوو مسلمان بێتە لات دوو مسلمان بێنە لات بڵێن کاکە تۆ نووسەری خوای تەعالا علمی نووسینی پێداوی نابێ تۆ بڵێ وەڵام من ناینووسمەوە من حەقم نییە شایەتی نادەم یعنی ناکرێ و جوان نییە لە بینی مسلمانانە خەڵکانێک نەبن شایەتی بدەن لە بینی مسلمانانە ئەی جوان نییە شتێکی زۆر ناشرینە ئەسڵ وایە من ئەگەر وتم برا کاک فلان و کاک فلان زەحمەت نەبێ شایەتی بینی من و مامۆستا فلان بکەن ئەسڵ وایە ئێوە بڵێن سەرچاو ئەسڵ وایە بۆ ئیشەکەی ئێمەش بڕوا بڵێم کاک فلان زەحمەت نەبێت تۆ نووسینت هەیە یەکێکمان بۆ بنووسە و بە شێوەیەکی جوان و ڕێکی خەوەمان چیت هەیە تۆ خوای تەعالا ئەم علمەی پێداوی ناکرێ بۆیە لێرە خوای تەعالا فەرمێ کەما علمه الله تۆ علم خوایە خوا تۆی فێر کردووە ئەو علمەت هەبێ حیسابە کتابە هەر شتێکە يعني ئەسڵ وایە بەکاری بێنی لە خزمەتی مسلمانانە ناکرێت تۆ بەخیلی لێ بکەیت ئەمجا خوای تەعالا فەرمێ فليكتب وليملل الذي عليه الحق با ئەو کەسەی کە حەقەکەی لەسەرێتی طبعا تەوقیعەکە ئەمانە ئینی خۆی پڕکاتەوە شەرت و شروتەکان مەرجەکان هەموو شتێک بە جوانی ئەو کەسێک کە حەقەکەی لەسەرە يعني مثلا بۆ منە قەرزەدەم بە کەسێک یا تۆ کە قەرزەدەی بە من ئەبێ ئیشەکانی خۆم شتەکانی خۆم بە مەزبوطی بنووسم بۆی دوای کێشەی لەسەر نەبێ پارەکە چەنە کەی بدرێتەوە بۆ نمونە ئەگەر کریا بە ئەقساط هەر قسێک کەی بدرێتەوە وانە پارەکە ئایا ئێستا بۆ نمونە من لێرە پێ تێدەم لە سلێمانی ئایا دوایی کاتی دانەوەکەی بۆ نمونە من ئەڕۆمە بۆ گەرمیان ئەڵێم کاکەوەرە لە گەرمیان وەری بگرە یقینا تۆ بنزین سەرفەکەی کرێ سیارە ئەدەی ئەخرەمە هەمووی هینە ئەبێت تۆ هەموو شتەکان ڕوون بێ وانە عەلا بەسیرە نابێت تۆ قەرزێکت داوە دوای من قەرزەکە زەرەر لە تۆ بدەم وليتق الله ربه ولا يبخس منه شيئا يعني ئەو کەسێکی کە ئەینووسێتەوە ئەوانەشی کە قەرزەرەکە و قەرزینەکە برا بە ڕێزەکەم لەخوا بترسن بەخسیتیان مەکەن بەخس یعنی چی بەخسیتیان مەکەن ئەگەر شتەکە بڕابێتەوە نووسرابێ ئیتر لێی مەبڕە ئەگەر نووسرابێ جوان وایەوە کامل ئەوەی کە نووسراوە ئەوە بدەی لێی مەبڕە مەگەر کابرا خۆی گەردن تازاکە بەڵێ فإن كان الذي عليه الحق سفيها ئەگەر ئەو کەسە کە قەرزەکە لەسەر سەفیه بێ سەفیه زان يعني چی يعني فەقیرە گێل بێ يعني نازانێ معاملە نازانێ نووسین نازانێ قەرز و مەرز نازانێ ئەو ضعيفا یان ضعيف بوو لاواز بوو ئەو لا يستطيع أن يمله یا ناتوانێ خۆی بنووسێتەوە یا تەوقیع بکە بەهۆی ئەوەوە یان بیخوێنێتەوە بەهۆی ئەوەوە خوێنەواری نییە بۆ نمونە نابینایە یان نابیستە یان ناگۆیە نابیست و ناگۆشمان هەیە یعنی کە ڕوولاڵ با بڵێ ئەگەر ئەمانە بوو أو لا يستطيع أن يمله فليملل وليه ولي طبعا كسيكي بلا قلابه ولي أو به أبي وليش يعني دائما باوك برايا كسيكا مثلا من الزور يعني لا ينأوى كسيكا دولصوز أوى يعني تو من حتى أو وستابيه بشت أو أقرم بوي أو بيوتري ولي أو كسيكا بشت أوى بوي أو كسيكا نقصانة أبي ولي كي بيت لو موضوع باش داربي بالعدل طبعا أما لشتي بتشكو أقريته وتاشتي قورة براينا زانایان مانوتوێتی خەینا لە شتێکی زۆر بچووکە ئەگەر بێت و اتفاق بێ و ترس نەبێ چاوپۆشی بکرێت لە هەندێک مەست نووسین و ئەمانە شتی گەورە ئەبێ ئیلا لە بەردەم کاتب عەد و مەحکەمە و ئەمانە بکرێت بۆ نمە خانە و فرۆشتن بۆ نمە سەیارەی گەورە فرۆشتن ئەمە ئەگەر قەرزێک مایەوە ئەبێ بگرێتە ئەبێ تەواو زەمانێکی ئەگینا خەتەرە زۆر و ئەمە هەرچی مەشاکلی عالەمێ لەسەرەوەیە بۆیە ئەبێ ئاگامان لێبی ئەفەرمێ وەستەشهیدوا شەهیدەین من ڕیجالیکم ئەگەر طبعا دوو شایەت دانن دوو شایەت لە پیاوانتان يعني چی لە پیاوانتان يعني جێی متمانە مسلمان بێت عادل بێت
دوو کەسەکەن بە شایەت لەسەر ئەو نووسینە. باش، فإن لم يكونا رجلين، ئەگەر دوو پیاو نەبوو یان هەر یەک پیاومان دەستکەوت، فالرجل وامرأتان، ئەو کاتە پیاوێک و دوو ئافرەتی شەر ئەبێ، پیاوێک و دوو ئافرەت. ئەی بۆ ئافرەتێک و پیاوێک نابێ؟ زۆر جار ئەم مەوزوعە مراعاتی طبیعەتی کەسەکان کراوە. لە شوێنی وا هەیە ئەسڵەن پیاو هەر بە شایەت قبوڵ ناکرێت لە مەسەلەی بناڵبوون و ئەو مەسائلانە کە تایبەتە بە ژنان، پیاو هەر حسابی بۆ کرێت لە مەوزوعە، هەر حسابی بۆ ناکرێت، هەر بە شایەت قبوڵ ناکرێت. ئەسڵەن پیاو بە شایەت قبوڵ ناکرێت. لە شوێنی وای شەیە ئافرەت هەر بە شایەتی قبوڵ دەکرێت، چۆن پیاو بە شایەتی قبوڵ دەکرێت. لە شوێنی وای شەیە لە باب معاملات، لەبەرەوەی لە بیرچوونەوەی تایە، لەبەرەوەی زۆر جار حەق و ماف یەکتری خواردنی تایە، لەبەرەوەی بڕێ مەسائل هەیە حساسە، لەبەرەوە ئیلا ئەبێ دوو ئافرەت هەبێ، چونکە دوو ئافرەتەکە زیاتر لەگەڵ یەکە ئەگوئەنجێن، تەئامور نابێت، لە بیرچوونەوەش نییە دوو ئافرەت بەیەکەوە توان یەکتری بخەنە بێرەکتری، بەڵام پیا و ئافرەت احتمالێ ئەو تەبایە نەبێرە بینە. ئەمجا لە بڕێ شوێنایە ئەسڵەن دوو پیاویش وەرناگیرێ، چونکە مەسئلەکە مەسئلەی حساسە، ئیلا بێت چوار پیاو. ئەمە بە پێی شتەکانە، بە پێی مەوزوعەکان. ئەمجا خوش خالقە ئەزانێ پیا و ئافرەت هەرێکێ لە شوێنێکە لە چی شوێنێکە باشە. بەس کابرای مولحید ئەو لە بوارێکی تراوێ زۆر اعتیادیە، پیاوێک بە قەفێ شواربەوە، شواربی خۆی بتاشێ، ڕیشی خۆی بتاشێ، قژی خۆی درێژ کاو، کەرپەلێ ژنانە لە بەرکاو بڕاشون کاتە پیاوێ. زۆر اعتیادیە، قەیچیەکە و حەقە و معافە و زۆر اعتیادیە، زۆر اعتیادیە لای ئەو. بەڵام اعتیادی نییە لە لای ئەو خوای تەعالا مراعاتی حاڵەتی طبیعی ئافرەتێکەکە لە شتێکە بۆی بارێکی قورس نەکەوێتە سەری، بۆی هەندێک حەق و مافەیە نەفەوتێ ئەیکەن بە بەزم بۆ ناشرینکردن، نەعوذ بالله، بۆ ناشرینکردنی دنیای خوا. خوای تەعالا فەرمێ دوو شاید لە پیاوانتاندانن ئەگەر نەبوو پیاوێک و دوو ئافرەت، ممن ترضون من الشهداء، ئەبێ ڕازیش بن هەردوو لا، ئەبێ هەردوو تەرەف ڕازی بن بەو دوو شاید. ئەینا ناکرێت، چونکە بەیانی ئەوە چێ کێشە دروست ببێ. ئەگەر یەکێکیان گومانی هەبێت کە ئەو شایەتێکی درۆدا، ئەگەر ترسی هەبوو شایەتێکی ڕاست نادا، نەی قبول ناکات بێتە مەی تۆش مەی کە شایەت بڕێ عەدالەت لە مەوزوعەکە پارێزراوە. جاری وایە ئەو کەسە شایەتێکی ڕاست بۆ نییە، ئەم ترسیەیە، عەلە الأقل ئەم ترسیەیە، عەلە الأقل. جا لەبەرەوەی ئەبێ زۆر زۆر ئەگە ممن ترضون، ئەبێ هەردوو لا پێی ڕازی بێ من الشهداء. ئەم جا فەرمێ أن تظل إحداهما، أما أين تقريبا أما بيكك لو عذراني كأفرد بودو أفرد به، أن تظل إحداهما فتذكر إحداهما الأخرى، أجريك كان ليت يكشو حليكرت أو أفرتك يتر يادي خاتوا. ولا يأبى الشهداء إذا ما دعوا، مجر عذر الشرعي تبه أجينا أجر دواي شايتيان ليكردي أبي بري. ولا تسأموا أن تكتبوه صغيرا أو كبيرا إلى أجله، قتش بيزار ما بن لنوسينوي عقد وأمانة. يعني أجر دوكس موضوعي كان هبو قد بيزار ما بقول والله كاكا أم وردكاريا بيستعكا هل أصل نا وردكاريا كان هم يبنوس قولوا بتشوك بنوسم واجوانا برينا وعدالتك أباريزري بله. ذلكم أقسط عند الله، أما عادل ترى لا إخواش تكان وجواني ووردي قولوا بتشوك بنوسي وأقوم للشهادة وأما باشتر بۆ شایەتیدان. تۆ ئەگەر وردەکارەکان هەمووی بنووسی لەوەدا شایەتیدانەکەش ئاسانە. وأدنى ألا ترتابوا، لای کەمی ئەمە لە گومان ئەتپارێزێ، ئەدناترین شت بۆ ئەوەی گومانت توش نەبێ ئەوەیە هەموو شتێ بنووسیتەوە، بۆ ئەوەی فێڵی تیان نەکرێ، بۆ ئەوەی کەسێ لەبەر مەسلحەتی خۆی بەکاری نێرێ. إلا أن تكون تجارة حاضرة تديرونها بينكم فليس عليكم جناح ألا تكتبوها. هەندێک کاروبارەیە سەریع و پەلە و ئەمانە لە بازاڕا مەسەلەن ئەرێ ئەوەنم بۆ بێنەوە، ئەرێ تۆ ئەوەنم بۆ بێنەوە، ئەمە هاوەی سەریع ناوبازار، ئەو حاڵەتە کە نەشی نووسیتەوە حاڵەتی وا احتیادیە، بە تایبەت کە عەبدوڵا متمانەشیان هەبێ بە یەکتری وە کامیرەیش هەیە و مۆبایلیش تەسجیل ئەکرێ و یعنی دەنگەکان، ئەوە احتیادیە توانی ئەنێ شتێ چاوپۆشی لێ بکرێ. یعنی خوای تەعالا مەجالێکی داوە لێرە بۆ حاڵەتی پەلەپەل. ئەگینە ئەگەر ئەم مەجالەی نەدایە
ئەبوایە هەرچی قەرزە درێ و هەرچی پارە و هەرچی مامە بنووسرایەتەوە بەس ئەمە ڕەحمەت خوایە کە مەجالێک دراوە فليس عليكم جناح ألا تكتبوها لو حالتها توانين ينوسيتها وأشهدوا إذا تبايعتم آمان لكاتك رينا فروشنا شاهد دانا جعب لما أفرمن أما بتايبد لإيشي قورة خانو فروشتن سيارة فروشتن شتي قوري فروشتن آمان شاهد دانا إذا تبايعتم ولا يضار كاتب ولا شهيد آمان مسلمانان حقات لايتو يا حقنات لايتو وريابا ظلم لو كسمكن كنسرا وكاكا كاتب عدلك وظلم لشايته كان ايش ما كان بيعني شعبان لي بازو كانوا نابي بين بورد محكمه ونابي نازل شو والله اتكشون بشايتي بيتو طبعا هو هركسي وبكا الله تعالى فرمي وان تفعلوا اجر اخوانا خواص هرشله نسرك بي يا هرشله كاتب لا شايته كان بي افرمي فانه فسوق بكم براسي اما تاوانێکی زۆر گەورەیە ئەمە تاوانێکی زۆر گەورەیە یعنی یەکێکە لە کەبائیر خوا پەناماندا واتقوا الله ئەفەرمێ واتقوا الله يعني خۆتان بپارێزن لە هەموو نافەرمانەکانی خوا خۆتان بپارێزن لە هەموو نافەرمانەکانی خوا والله بكل شيء عليم خوای تعالی بە هەموو وردەکاریەکان ئاگادارە ئاەتی 283 خوای تعالى فرمي وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة أما تواوكري آياتكي بيشوه خوای تعالى فرمي أجر لسفر أبون نتواني بينوسيتوا أجر لسفر أبويتو نتواني بينوسيتوا يعني النسراوك لبيني هردو لاهبه بتايبد لشتقوركانا اللي راح تشي بكي باشا كقرزيك دي بكسي يعني شتيك أما ولم تجدوا كاتبا كاتب يعني كاتب نبو يعني لسفر أبوي كاتب نبو أدواتي كتابة نبو فرهان مقبوضة أو كاتل لجياتي الرهن يكبه شتيك كبه بارمتبي خنا بارمتو فإن أمن بعضكم بعضا أي أجر تأمين ما نهبو بيكتري السقا ما نهبو السقا هبو قينا من قينا الرهن شور نقري لولا فرمي خينا تواني نسينا كيشنك الرهن ورقره أي أجر زور تأمين من ليكتري إيه قينا الرهن كش ورنقري ما دام سقطان هي بلعم عاقاتان لأخواتان بالأخوة بترسن فليؤدي الذي اؤتمن أمانته الأخوة بترسن يتلو أمانته سات خوتو بيني خوتو أخوة وليلة أخوة مجالك يراو ببرادري ببرايي بخوشويسي بيني مسلمانان يعني ناكري حمشتي بورقه وبهين بي شو كجاري وهي إن ما دامش لك سريعة زور نابا وسقطش هي ومتمعنتش هي يتلو كاتا أوش مجالك يتيايا وليتقي الله ربه أو كسبا الأخوة بترسي إخوان أخوان اشتينك إن به أم جاء عليه بو كسانك شاية لا تكتموا الشهادة شايتك ما شعرنا لولا فرموي زخد لشايتك عن مكان هرشان لي مكان والله أتكوشن بيبو شايتي لم لا شو فرمي مي شاروا شايتك وك خوي بده وك خوي بيزياد بيكم وك خوي ولا تكتموا الشهادة ومن يكتمها خوا بنا ممداو كسي شايتك بشاريته فإنه آثم قلبه سبحان الله لولا فرمي إنه فسوق بكم وانيا ليلى الزور خطرت له أفرمي ضلت جناح باره بويا بخوا هركسي شايتي بشاريته ويل حالي زور جناحيكي قوري خوتان شزانن پیغمبری خوا صلی الله علیه و سلم چون هرشلو کسادا باسی کبائری کرد باسی یک دو لکبائر گورکانی کرد شرک و چی پیغمبر راک شابو توزی آوا وکو چون بلی لا يمل گرمیانی هلا جابو لا جناتان راک شابو توزی شانی دابو بس کگشت سیم فرمی شایتی درو افرمی پیغمبری خوا صلی الله علیه و سلم دانشتو أي أوان دوباره كردو الصحابة كان أظن والله بزي ما في غمرة حزم أنا كرد بيدن بأمن ده عزيتي خويدا يعني يمكن شلون بلي متى جايش تناي في غمرة إخوة تدخل ما عنده مكة في غمرة إخوة يوستيان جيني يك بدانش نكى كأم مسألة خطرة بدوباره كردنا وكي أي أوان دوباره كردوا أما عند خوزجاي لو زيات الخوي ما عنده نكى في غمرة إخوة صلى الله عليه وسلم
والله بما تعملون عليم. هر کارێکیش کە ئەیکەن خوای گەورە زانایە، بێگومان زانایە، ئەزانێ درۆکەی ڕاستەکەی، شایەتی درۆ دەی ڕاستی ئەڵێی. لله ما في السماوات وما في الأرض. ئەم جا دێتە سەر ئەو سێ ئاەتەی ئەخیری سوورەتی ئەلبەقەرە کە دوانەکەی ئەخیری بە تایبەتی لە گەورەترین ئاەتەکانی قورئانن. ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ ئەو دو ئاەتەی ئەخیری سوورەتی ئەلبەقەرە بخوێنێتەوە شەوان بەسێتی. عولەما ئەڵێن بەسێتی یعنی ئەو شەوە شەو نوێژیش نەکا وەکو وایە شەو نوێژی کردبێ. کۆمەڵێکی تر لە عولەما ئەڵێن بەسێتی یعنی ئەو شەوە ئیتر ئەپارێزرێ، ئیتر خوا ئیپارێزێ، ماڵ و مناڵی ئەپارێزێ، ماڵەکەی ئەپارێزێ. یعنی نیعمەتێکی زۆر گەورەیە بەڕاستی. لله ما في السماوات وما في الأرض. هەرچی لە ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانیانایە و هەرچی لە بوونەوەرایە هەمووی مڵکی خوایە. چی پێەکا، چی پێ ناکا، چۆن معاملە پێەکە، مڵکی ئەوە. ئەگەر خوای تەعالا شتێلێکی بۆ داناوێن ئەفەرمێ بۆ نمونە ئەگەر تۆ پیاوە باش بی منت خەمە باش، تۆ ئەگەر پیاوە خراپ بیت خەمە جەهەنمەوە، یعنی ئەگەر بیوتایە گشتانە خەمە جەهەنمیشە خۆی مە چیمان بوتایە. ئەوە حاشا لە خوا دوورە، بەس ئێمە مڵکی خوین. لله ما في السماوات وما في الأرض إن تبدوا ما في أنفسكم. ألا يروا بشيك الآية يعني تفسير كيت يكلا بيلا قلا دو آيات كيترا أوي هالنا إن تبدوا ما في أنفسكم أويك لناختانا دري برن إن تبدوا ما في أنفسكم أوي لناختانا دري برن يا بشارنوا يحاسبكم به الله. يعني ستو شتێلێک دێتە خەیاڵتا سەحابە کاتێ ئاەتە دابەزیتیان یا ڕەبی خوایە چی خۆشت وا دێتە خەیاڵمانە ئەگەر خوا لەسەر ئەو شتانە محاسبەمان کە دێتە خەیاڵتا هەر زۆر کارە ساتە. هەندێک جارەیە باسی شتێکی زۆر خراپەکرێ، زۆر خراپ، یعنی باسی شتێکی زۆر نابوت و ناشری نەکرێت ئەڵێ کورە کە ئەبوایە هەر بە خەیاڵی شتانە هاتایە. باسی بۆ نمونە کەسێک گوناحی ئاوای کردووە، کەسێک ئاوا پارەی خەڵکانێکی خواردووە، کەسێک ئاوای کردو ئەوایە ئەم هەر بە خەیاڵیشتان هاتایە کورە، یعنی معناوە ئەوە دێتە خەیاڵە. لله ما في وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم بالله. جاء خوای تعالی فەرمێ من محاسبەتان لەسەر یەکەم. هەرچی دێتە خەیاڵتا، هەرچی ئەیشاریتەوە، هەرچی ئاشکرایەکەی من لەسەر گشتی محاسبەتانەکەم. شاك وخرابك. لا حول ولا قوة إلا بالله. فيغفر لمن يشاء. هركس إخوابيستي لسربي لي خوش به أوي ولا عبد الله ويعذب من يشاء. وهركس إخوابي أوي لا عبد الله محاسبة سرك أو خاطر جهنم مع عذاب تدا. والله على كل شيء قدير. فرمو كي يقصبك كي يشتكي خوا بس أنا مشتكي وتوانا تو شيء علي حموشتي أو توانای بەسەر هەموو شتێکایە ئەتخاتە جانم ئەتخاتە باش محاسبەتەکە لە ناودڵ لەسەر ناودڵ محاسبەت ناکە چیت پێکات چیت پێ ناکات تۆ مڵکی ئەوی. ئەڵێ ئەم ئاەتە دابەزی ئەسحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەتا ڕیوایەت هەیە ئەڵێ لە ئەسباب نزولی ئەم ئاەتە ئەڵێ ئەبوو بەکر و عومەریش عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆکیان دادا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی پێغەمبەری خوا هەرچی خوا لەسەری فەرز کردین لە ئەقوال و لە ئەفعال هەرچیش لەسەر حرام کردین لە گفتار و لە کردار ئێمە ڕازی بووین و هەوڵماندا تەسلیم ئەبین و هەوڵ دەدەین جێبەجێیەکەین. بس واللهی ناودڵ زۆر زەحمەتە، ناودڵ زۆر زەحمەتە، واللهی ناتوانین، واللهی یعنی ناکرێ، ناتوانین، زۆر قورسە. ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بێتاقەت بوو لەم قسە فەرمووی ئەتانەوە وەکو بەنی ئیسرائیل کە ئەیانوت سەمیعنا وعەسەینا وەکو قەومەکەی موسا کاتێ خوا شتێکی لەسەریان فەرز کرد بڵێن ئەوە ئێمە گوێمان لێ بوو پێچەوانەکەی یەکەین سەرپێچی یەکەین ئەتانەوێ وەش وا بڵێن ئێوە وا مەڵێن ئێوە هەرچی خوا فەرمووی بڵێن سەمیعنا وەئەطەعنا ئیتر ئەمە خوایە و
خوا خوي خا ارزو اسمان ملكي او بمان خاطر جهنم بمان خاطر باشتو محاسبه مان كم محاسبه يا ملكي خوين ابي اي وبلين سمعنا واطعنا. الله سبحان الله اصحابه كان هذا وشنا لو شنا الله صار هذا لو شنا عليها مو يوم سمعنا واطعنا سمعنا واطعنا خويا بوش رازين ببش رازين كمحاسبين او ضلش مانكي طبعا قرصه باور بك دقمن انساني لدرجه جاء فرمي خوي تعالى دعاء وأما آياتاني ذا بزن آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون في غمر إخوة إيماني هنا بوي بو دابزيه يعني آياتك إخوة يكم جاوب في غمر دابزي في غمر يكسر إيماني في هنا وكيش آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون إيمان دارانش كل هرهميان آمن بالله وملائكته وكتبه ورسله هميان إيمان هنا بخواي پروردگار با الله بملائكة فرشتكاني خواي پروردگار بكتب آسمان كان وإيمان هنا بپیغمراني خوا لا نفرق بوتيان إيما فرق ناخين يعني جوازي ناخين بين أحد من رسله لبين هيش پیغمرك لپیغمران إيما باور مانه بموسى بعيسى بمحمد المصطفى باور مانه بآدم عليه السلام تاوكو خاتم محمد المصطفى صلى الله عليه وسلم فرق لبيني في غمركان ناكين وقالوا أما مهمة وقالوا لقلا وشاك يمن متمان ناودلشتان محاسبة كين أوانو تيان شي سمعنا وأطعنا وكو قوم بني إسرائيل ليانو سمعنا وعصينا وتيان سمعنا وأطعنا غفرانك ربنا داوي لي بردنا كين أجر قسيك شمال كردبي وانيه أي أترسيان لسن أو توزق قصية أو مناقشة لقل في غمرها صلى الله عليه وسلم أترسيان لوش قوي محاسبيانك غفرانك ربنا ربي إما داوي بردنا كين فروردگار إما داوي بردنا كين وإليك المصير إما قرانا من بولاي توي ترتو خود شي دويست إما آمادين براينا أم تسليم بونا زور مهمة نعوذ بالله خلقان يا مسلمانيشن بلام سيركي نعوذ بالله دسخنا كاري خواه إما عبد مناقشة لقل سيدي خويا ناكات رازية بوي سيدك بفرميت والله براينا اگر ام تسليم بونا نويت يا مانا نعوذ بالله من عليك ما ليف سينتو خواه لوانيه دسكين با بولا بول اگر پاره كمان اخواه لما نمسينتو لوانيه بولا بول بكين اگر بلايك خواه خسويت سر ما لوانيه بولا بول بكين لوانيه بولا بولا كبكين بلا ما اگر تسليمه كاملة كبو أرين خوایت تو ایتر تأکیدم هرچی بسر بینی خوش بتابه هرچی بسر ما بینی ازانم مصلحت و برجواندی منایه ام جا منالم مالم جنم هاوس هرچی عشرتم بنا مالم باوكم دايكم هموی توه إنا لله آخر أو معنى إنا لله إما ملكي خوان وإنا إليه راجعون إما مش بلا أو قرينه بويا إليه المصير كمعنى كي أويه قرانا ومان هرب لا إخوايا ما تسلم بونا خمي تسلم بونا لوتكي تسلم بونا أم جا أخوي تعالى فرمي مجد خوشك هات آياتك دابزي لا يكلف الله نفسا إلا وسعها خوا بجوري توانا محاسبتانك كلنا عود الله خوا محاسبتناك لسر ناود إلا لبر مسائل آخر هاد ماوى أوي ناود الله كان بس خطرات يكديت ناودلتا خطرات يكديت ناودلتا وتطبيق نكردو ندخس سر قفتار ندخس سر كردار أو أخوي تعالى محاسبة لسرين ناكات إن شاء الله ناود الله بين خوا محاسبتناك لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت هر كسيك يعني أويك كردوتي لخير أوي دا سكوي وعليها ما اكتسبت أويشي كقفتار وكردار كردوتا لخرافة لشر أود لسر أنسره أم جاء فرميتي ربنا أم جاء في الدعاء في المعنى كما كوتاي سورة مباركة قوركشة بوي أم دعاءنا ضرورة أم دعاءنا ضرورة يعني خوا في المعنى كات شون دعاء بكين شي دعاء اللي بكين ربنا لا تؤاخذنا لمن مقرأ إن نسينا أو أخطأنا خوا لمن مقرأ أجر اشتيك ما لبير شو يعني هلا ما كرت جاب الفعل في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي خوي تعالى محاسبتها ناكا
لەسەر سێ شتخوا محاسبەت ناکە لەسەر چی بچی لە بیرچوونەوە هەڵەکردن و زۆر لێکردن. ربنا لا تؤاخذنا إن نسينا وأخطأنا، خوایە لێمان مەگرە ئەگەر شتێکمان لە بیر چوو یا هەڵەمان کرد. ربنا ولا تحمل علينا إصرا، يا ربي بارێکی قرس مەخەرە سەرشانمان کە نەتوانین هەڵیگرین، كما حملته على الذين من قبلنا، وەکو چۆن خستە سەر قەومانی پێشی ئێمە. آخر قەومەکانی پێشی مە خۆشەویستان هەندێ بار کەوتە سەریانە لەسەر ئێمە و بارانە نییە. ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به، خوایە بارێک نەخەیتە سەرشانمان کە ئێمە توانامان لەسەری نییە. ئەمیش نیعمەتێکی زۆر گەورەیە. ئیسە بۆ نمونە نوێژ، ئەگەر تۆ کرا ئەبێ دەستنوێژت جوان بگری، ئەبێ لەشت پاک بێ، دەستنوێژ جوان بگری و ئەبێ بە پێوە نوێژکەی. ێ بەس ئەگەر نەتوانی، ئەگەر نەتوانی و لەشت گران بوو غوسل لەسەر ناچێ، ئەبێ بە تەیەموم. ئەگەر دەستنوێژت نەتوانی ئەبێ بە تەیەموم. ئەگەر ئەوەشت نەتوانی هەر ئەتوانینی بینوێژەکەت بکەیت. ئەگەر نەتوانی خۆت پاکۆکەیتەوە لە 100% هەر چەندێکت پێکرا هەر ئەبێ. ئەگەر نەتوانی بە پێوە نوێژکەی بە دانیشتنەوە، ئەگەر نەتوانی بە دانیشتنەوە بە ڕاکشانەوە، ئەگەر بە ڕاکشانیشەوە پێت نەکرا بە چاو ئەتوانی نوێژەکان بکەیت. یعنی ئەمە ڕەحمەتی خوایە کە خوای تەعالا بارێکی لەسەر ئێمە نەکرد کە نەتوانین جێبەجێکەین کە لە توانامانە نەبێ. ئەم جا فەرمێ وەعفو عەنا، یا ڕەبی خوایە لێمان خۆش بی، لێمان ببووری. یعنی وەعفو یعنی لێمان ببووری. وەغفیر لەنا، یا ڕەبی خوایە گوناحەکانمان داپۆشە و لێمان خۆش بە. وەرحەمنا، بەزەیت کەمانە بێتۆ ڕەبی، ئەنتە مەولانا، تۆ مەولای ئێمەی. جا ئەڵڵا مەولای ئێمەیە. مەولا یعنی چی؟ یعنی پشتیوان، سەرخەر، هاوکاری کەر. خوای پەروەردگار پشتیوانمانە، خوای تەعالا هاوکارمانە بێ. فانصورنا، یا ڕەبی خوایە دەیسەرمان بخە بەسەر کیا؟ بەسەر قەومی کافرینە، بەسەر ئەوانەیە کە لە ڕێگا لایەندا، ئەوانەی کە گومڕابوون، ئەوانەی کە لیان تۆ ڕەبووی، یا ڕەب العالەمین. داواکارم خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە. یا ڕەبی خوایە ئەم سوورەتە مبارەکە کە تەفسیرمان کرد بە کامەلی هەر لە ئەلیف لام میمەکەیەوە هەتا ئایەتی کۆتایی ئایەتی 286، یا ڕەبی خوایە بۆمانی بکەیتە توێشوێک بۆمان لە قیامەتە، بکەیتە وەسیلەیەک بۆمان کە کاروبارەکانمان بۆ جێبەجێ بکەی لە دنیا و ناڕەحەتی و بارە قورسەکانی ڕۆژی قیامەتیشمان لەسەر سووک بکەی. آمين آمين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.